تماشاوانên hêja em li muzexaneya bajarê Mazlûm, bajarê Helepçe niha em li ber wesayîtekê ne. Ev wesayît wekî wedhundir mûzê de jî dî sûretê cenaza avêtibûn vê wesayîtê. Ev wesayît ew wesayît e. Wesayîtek doj e jêr dibêjin. Plaqa wê jî hîn li ser wê ye. Wekî hûn dibînin zeng girtiye ji bo bibe îbret, ji bo ji zalima re bibe rûreşî û ji mazlûma re jî bibe îbret li vê muzexanê danîne. Li gel wê ew bombê got avêtine ew bomba jî piştî got teqiyane tenekê wan maye, qalkê wan nîvala maye, ew jî avêtiye. Ev wesayît bi vê wesayîtê cenaze wekî kevira bar dikirin. Ji xwe xwişka Leyla hundir muzexaneyê jî behs kir. Got yanî ev ne karekî însanî û ne jî îslamî û ne jî qanûnî bû. Yani cenazê jin û mêr û zarok û îxtiyar hemû wek kevira barkin bi dozerê kevira barkin avêtin vê wesayîtê. Ev wesayît piştî Herêma Kurdistan statiya wê çêbû, ev wesayît anîn vê muzexanê danîn boî got bibe ibret. Xwişka Leyla jî 2 deqa 3 deqa înşallah ji me re behsa vê wesayîtê bike. Fermû xwişka Leyla. ئەمە ئەو ئۆتۆمبیلەیە کە وەکو هەر شتێکی کەیتر لە خەڵکی شاری هەڵەبجە لەو کاتا سوودیان ئەبینی لە ئۆتۆمبیل بۆ هاتوچۆ بۆ گواستنەوە بۆ کردن لە کاتی کارە ساتەکە ئەو ماڵانەی کە ئۆتۆمبیلیان هەبوو خۆیان و خانەوادەیان بەتەمابن سوود لەو ئۆتۆمبیلانە وەربگرن و خۆیان دەرباسکەن لەو کارە ساتە و لە ژەهری ناوشار دەرچن و بچنە ژینگەیەکی گونجاوتر بۆ هەناسەدان. کللتوری ئێمە شوا بوو هەر بە تەنها خێزانەکان خۆیان سوودمەند نەبوون لە ئەو مڵکیەتی خۆیان لەو شتانەی کە خاوەنددارەتی ئەکەن، بەڵکو خزم و دۆست و دراوسێشیان بانگێشتە کرد بە یەکەوە بە کۆمەڵ و بە دەستە جەمعی بڕیاریان ئەیا لە کاتە چارە سازەکاندا. خاوەنی ئەم ئۆتۆمبیلە خۆی و خێزانەکەی و خزم و دەر و دراوسێکانیان هەمویان ڕۆشتە ناو ئۆتۆمبیلەکە بۆ ئەوەی خۆیان دەرباسکەن لەو گازە ژاهراویە. بەڵام بەداخەوە هەناسە و ئۆکسسیجین لەو منتیقا کۆتایی پێهات نەیانتوانی هەناسە وەربگرن و بژین و خۆیان دەرباسکەن. هەمویان ئەم ئۆتۆمبیلە بووە بە کۆتا جێگایان ڕووفاتیان لەویا بەجێما و گیانی پاکیشان گەڕایەوە بۆ لای پەروەردگاری عادل و میهرەبان. ئینشاءڵڵا بە ئومێدین خوای گەورە لەوێ ئێستا قەرەبووی بۆ کردمنەوە یەکێک لە باخەکانی بەهشتا دای نابن و ژیانێکی شایستەی پێبەخشی بن. ئەمە بوو بە کۆتا وێزگەی ئەوان و لەوێ بەجێمان تەرمەکانیان و تا دواتر ڕێکخراو مرۆیەکان هاتن و بەهانایان و تەرمەکانیان بردن لە کۆڕێکی بە کۆمەڵا ناشتیان و کەس و کار و بنەماڵی ئەم خاوەن ئۆتۆمبیلە ئێستا ئۆتۆمبیلەکەیان وەکو ڕەمزێک بۆ شەهیدان و بە کۆمەڵی ئەم شارە لێناوێنێتە حوشەی مۆنۆمنت و دایان ناوە تا بێتە پەندێک و دیکۆمنتێک بۆ کارەسا. یعنی ڕەمزی مەزلومیەت. بەڵێ ڕەمزی مەزلومیەتی ئەم شارەیە. ئەم شارە با ئەگەر لەو کاتێشا تێداویستیان هەبێ بەڵام خۆژینگەکەیان وا لەبار برا نەیانتوانی هەناسی تیابن و خۆیان دەرباس بکەن. دەست خۆش خوشکا لەیلا خان ساڵ. Temaşavanên hêja di derbaza muzexaneyê de ev tesvîrêkek Ömer Xawerî şehîd Ömer Xawerî ye li derbaza muzexaneyê danîne. Semboleke zulmê ye, rûreşiya zalima ye. Rastî got meriv temaşe dike meriv tehamül nake, kelîme têra tarîfa wê nake. ده تو راز بلا دای کات بدنگی دی که سبیر بازان ملر
بلا دایکات بدنگی دیگه سبیر بازان ملیر را بدا و دلنگی خوهل بگر المیر بچی من باجار حرب چی لولو لاول گوری عادتی کبناری کد بیجنا داری خوشادار ملیاک داد که مخار دکن خیرین لبهاری لاو آخ آف دکه بگولی داری گل گل چین ود بشرن هلدک شنج خوارج آسیمان رحمت باری ایرو او روج لاو کد بیجن روجک روج باسیم باری برخی بلا دایکاتش بو خاطر دلالی که بردل خوشمیر گوچی منو دشت و زوزان و ملوبانین حلب چه قفش بقفش مل بمل گرز بگرز کوم بکه گلوگی هاین رنگین بلا باسیم بارک حفت رنگا بهونه کولو سکی گلگین بینه بگلو گلچینه بخملینه دست و زنده دلالی که دردل خوب نقشینه برخلاخ تماشاوانên hêja li muzexaneya bajarê Helepçe wekî hûn dibînin balafirek li verê danîne ev balafir ya got beşdarî bombebaranê bûye ew bixwe ye me pirsî me got gelo sembol e got na yanî müdûrê müze got ev balafir ya beşdarî bombardimanê bûye wê bixwe bomba anîye ev qalkê bombayê vala jî hûn dibînin vê balafirê bajar saet 11 û çarîkek sibihê de bombardiman kir bi gazê kîmyewî ev balafir û pîlotê vê balafirê qatilê vî bajarê qatilê 5000 Kurdê Müslümanî mahsûm û qatilê bajarekî got seranser ji binî de xera kiriye hûn dibînin boî muzeyê li verê danîne temaşa mêvanê got tên muzexanê ziyaret dikin muheqeq tên vê balafirê jî temaşe dikin wekî hûn dibînin balafirek mezin e balafirek got di hengama bombardibaranê de beşdarî bombardimana Helepçe bûye dîsa li verê tank hene panzer hene top hene yê got bajar ji bil balafirê û bombardimanê bi tanka jî li bajêr xistine bi gulê tanka bi gulê topa li bajêr xistine piştî Herêma Kurdistan hat damezrandin nûnerê herêmê ew wesayîtê got beşdarî vê komkujiyê bibûn ew wesayît anîn li hewşa muzexaneyê danîn boî got bibe ebret boî got mêvanê ziyaretxanê van wesayîta bibînin belê temaşevanên hêja em îro li Kurdistana Başûr li bajarê Helepçe ji xwe nabêyna wê û Silêmaniyê 80 kilometreyê Helepçe navçeye bi parêzgeha Silêmaniyê ve girê dayiye deşt e hêlek wê hudûdê Îranê ye sînorê Îranê ye di navbêna wê û Îranê de çiyakî mezin çiyakî bilind heye keke kameraman pêş vetke çiya hema piştî wî çiyayî Îran e piştî bombardimanê yê got şehîd bûn ji xwe şehîd bûn yê birîndar gelek ji wan birê de di dema revê de mirin gelek ji wan jî bi zor xwe gihandin Îranê bes yê got bi saxî ji vê bombardimanê filîtîn ew jî hemû çûn Îranê nexweşxana di nexweşxana de çermê wan şewitî bûn qismek ji wan kor bûn qismek jî bi nexweşînî cuda ketin û wan nexweşiya şehîd bûn li Îranê nexwesim li paytextê wê Tehranê niha goristanek şehîdê Helepçe yek mezin li wêrê jî heye çunkî qasî di hengama bombardimanê de li vî bajarî şehîd bûn ehlê Helepçe hema qasî wan jî paşê li Îranê li paytextê wê li Tehranê bi wan nexweşiyê got bi tesîra wan bombê jar got li ser jiyana wan tesîr kiribû li ser tendurustiya wan tesîr kiribû li Îranê ew jî şehîd bûn qismekî pir hindik di Helepçe de
جوه کیمیا بارانه فلتین وکی هون دبینن اف پانزر جی و دمینه یگو کتنه شر باجار یکسر دانه برگولا yani tiştek ne parasına ne mizgef parasına ne kilise parasına ne havra parasına ne ciye saziye hükümeti fermi parasına yekser bazar dana bergula براستی مرا وی zulme tamaşet ke zulma hulagay Moğol de biramere ancak hak vaskırı bu hulagu ye Moğol Cengiz Han ancak Afgas zulüm kırı bu bes yego ev zulüm kırınca demek Kürt'de Xda deste mazluma evdan ceza kırın belki ceza kırına wan kulu kedere mazlumar nebu derman lebeli wan jî li dünyayê ceza xwe kişand inşallah li axiretê em bawerin ceza wan hîn mestir e birastî ez xwe ez nizanim vê zulma Helepçe kelimê min têra tarîfa zulma wê nake û yê tên vir jî ez bawerim kelîme têra tarîfa zulma li vî bajarî li vî xelkê mazlûm hatiye kirin kelîme têrê nakêne bes Rebbê zûntiqam em bawerin zalimê piştî Seddam jî yê got zulmê dikin wekî Seddam ceza kir wê wan jî ceza bike لا وقتا دایقا تبوی نیت چودشت و زوزانا های وجبای فلکی تو نبو کوید مها آدار روژا بهار و باسیم باره لا اوید دوسا گلل کلیل کاد جاسیمان آگر و جحر ورخوار لا آخدلو لا مدی عورا سیمان لحفکت لسر باجار حلب چه چار هاوی دور وگری عورکی رشد گل مشکی تاری مگو قیلا و نشان رحمت يا لورا بيشي مدقوت مها دار وقت باسم بار ملياك جاسمان داد كبن خواردك قيرين لبهاري اخ دقوت نافدك بقول يا دار جاسمان رحمة بار لا وزن ظالم جطالعي تبو ياجب وقتي مبو ترس وقري چرخا فلك برخي مدرقا جامي ومزقفتي دا وياد شير دوسا شيري داي كيدا ذا خوار جحرا جاسمان باري كجي دهات بينا سوهبن سور هناري لا Tamaşavanên hêja em li Kurdistana Başûr li bajarê Helepçeyê mazlûm em li cîkî gelek balkêşin em li ber dergahekî balkêşin li ber malek balkêşin bo îşe em hatin vir bi rastî belkî hûn merak bikin di komkujiya Helepçe de bi rastî jî mirovek bibû sembol melmûzexaneyê jî wêneyî pêş vekir ew şehîdê got bibû sembol bi navê Ömer Xawer em niha li ber mala wî ciyê got Ömer şehîd Ömer Xawer kurê wî di destê wî de kurê wî pêçekê di destê wî de ciyê got lê ketibû lê şehîd bibû bi jara kîmyewî lê şehîd ketibû em li ber mala wî ne em hatin Helepçe me pirsa mala wî kir kekê hikmet û xuşka Leyla Xan gote ka em ê we bimîne ber mala wî niha em li ber mala wî ne bi rastî ew roja girîng ew roja zor zehmet ew roja ewrê asîmana jî boy zulma wê hêsirê xezebê dibaran di nav wê rojê de dema ku em hatin ber deriyê şehîd Ömer Xawer ew roj di mejiyê me de bicam bû ez bawerim wê di mejiyê we de jî bicam bibe hûn hez dikin dîsa yê got di wê komkujiyê de li jînê bû û ji wê komkujiyê psaxî filitî bû xuşka Leyla Xan Huseyn dîsa li gel me ya û kekê hikmet hûn hez dikin ez ê dîsa mîkrofonê dirê jî xuşka Leyla Xan Huseyn bikim çünkü bi rastî jî yê min kelimê têra tarîfa vê zulmê ez pêşkeş we bikim li Helepçe ez nabînim yanî ez naxwazim di der heqê Helepçe de qise bikim biaxivim ez ê mîkrofonê dirê jî xuşka Leyla Xan bikim
الویدری که عمر خاور و کره خواه شهید ببون برا خوشکا لیلا خان و دما زور زحمت برا پیشکشی مبکه فرمو خوشکا لیلا خان بەناوی خی گەورە ئێرە ماڵی جێگای نیشتە جێبوون و ماڵی خێزانی شەید عومەری خاوەر بووە لە پێش کارە ساتەکە بەهۆی کارە ساتەکەشەوە خانووکیان تێکشکا و ڕماوە و ئەوان پێشتر پێش ئەو کارە ساتە لێرە ژیاون ژیانێکی ئاسایی هەرۆکو هەر خێزانێکی ئەم شارە ژیاون و ڕۆژگاریان بەڕێ کردووە بەڵام بەهۆی کارە ساتەکەەوە کۆی خێزانەکە ئەندامانی خێزانەکە گیانیان سپارد و گەڕانەوە بۆ لای پەروەردگار و شوێنەکەشیان بە هەمان شێوە بەرخەش بوو قینی ڕژێمی بەعس کەوت و وێران بوو لە ساڵانی دوای ڕاپەڕین ئەم شوێنە کە پاشماوەی ئەو بنەماڵەیە بوو بنەماڵەکە ئەندامانی ئەو بنەماڵەیە وارسەکانی هەمویان بە کۆدەنگی بەخشیان بە هەڵەبجە بە شاری هەڵەبجە ئەم مڵکە و وەزارەتی ڕۆشنبیری بە هاوکاری چەند خێرخوایەک ئەم بینایی بنیات ناوەتەوە و پێشکەش کراوە بە مۆزەخانەی هەڵەبجە ئێستا ئەمە بووە بە مۆزەخانەی هەڵەبجە و پێشە بەشتر شەید عومەر لێرە ژیانی کردووە هەر وەکو هەر کەسێکی کەیتر لێرە ژیاوە و دوهاناسەکانی ژیانی دواتکاتەکانی تەمەنی لێرە بەڕێ کردووە شەید عومەر لێرێ کەتبوو ینی شوێنەکەی هەیە لە شوێنێکی ترێ بەس ئەمە شوێنی نیشتە جێبوونی بووە بەڵام لێرەوە کاتێک کارە ساتەکە بوو وەکو خەڵکی ئەم ناوچەیە هەوڵیان نا شار بەجێبێڵن بڕۆن خۆیان دەرباسکەن بەڕێکەوتن بەڵامەکی لە چەند کۆڵانی پشتۆتر لەوێ کۆتایی بە تەمەنیان هات و گیانیان سپار نەیانتوانی شار بەجێبێڵن و خۆیان ڕزگار بکەن کۆی بنەماڵەکەیان تیاچون هەیکەلێویژ لەسەر دیوار بەڵێ ئەوە ئاماژەیەک بۆ شەید عومەر و خێزانەکەی پەیکەری ئەوان نەخشێنراوە لەسەر بینای مۆزەخانەکە کە ڕەمزی شەیدانی هەڵەبجەیە ئاماژەیە بۆ نەخشەی هەر چوار پارچەی کوردستانیش ئەمە پێشتر ئێمە ڕێکخراوێکمان هەیە بۆ داکۆکیکردن لە مافی بنەماڵی شەیدان و بەرکەوتوانی چەکی کیمیایی بارەگای ئەم ڕێکخراوە لەم ماڵەیە بووە بنەماڵەی شەید عومەر بەخشیوانە بە هەڵەبجە ئەوانش ئێرەیان بە گونجاو زانیوە لێرە کۆبوونەوە و کار و چالاکیەکانیان لێرەوە ئەکرد و داکۆکیان لە بنەماڵەی شەیدانە کرد ئەمە تابلۆی ئەو ڕێکخراوی ڕۆخراوی کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە تەماشەوان هەنێجا خوشکە لەیلا خان دەبێژە ئەف دەر سازیە خەیری یا ji bo şehîdê Helepçe ye yanî ev malkirine saziya xeyrî ji bo şehîdê Helepçe û kirine wek muzakê xwe heykelê şehîd Ömer jî li ser wê xuşka Leyla kesek ji mala Ömer şehîd Ömer xawer ما yani jinê kesek ma hemû şehîd bûn hiç kesekyan nemawe li xêzanekêwan hemûyan giyanî xweyan bexşî bem xak û ew inşallah spas xuşka Leyla آخ بدلا هیلا لولا هیلا لولا هیلا لولا هیلا لولا هیلا لولا لولو لا سبيا زب ديار باجار حلب چدكت مز نزانم گلو سوجو گناه ما چبويو مدي كلكام ترس ودگريا كون مجنا و كون راب بالا فرن لا سيمانا مجدو مانك بخور هل دابويو لولو لا بلا ومصيبه قدمها دار دست بك بهار دهات سر اهل حلب چبركي نه سر باب كوجي اندمروان گورو هرچ كل داو چيا بويو هلالا مال میرات ظالمان هیچ کافر و کولداری غربی ورگرت بون بچه کو سلاح حیوانی کیمیایی فرق نخست نواجن و زاروک و کارو پیران نگوت نف انسان نگوت نف حیوان تمام روح برند حلب چوی هی واغل من گلو قلیابوی Tamaşavanın heja şehit Ömer Xawer Malawi peşiwekir keke kameraman surete Malawi ser diwarê malê heykelekî wî jî çêkirine di dîwêr de çêkirine neqişandine xuşka Leyla agahdar dike dibêje çaxa bombê kîmyewî rejma Seddamî behsî ser bajêr de berda û bêhna sêva hat şehit Ömer jî
کوڕێ خۆی بچووک خستە حمێزا خۆیت پێچۆکێدە دەبێژ ماڵ بازدا هات لڤێرێ ئیدی تااقەتاوی نەما کەت و لڤێرێ نەفەسا خۆی پاشیدا شەهید بوو یعنی نابێنا ماڵاوی و جێلێ کەتیە ئەم نها ژ ماڵاوی هاتن باوەڕ بکەین 105 مەترەیە شەهید عومەر لڤێرێ کەت لڤێرێ کەت خوشکە لەیلا شەهید عومەر شەید عومەر هەر وەکو هەر خێزانێکی کەیتر کە هەستی بە ناهەمواری ژینگەی شار کرد و هەستی بەوە کرد کەوا گازی کوشندە ڕژاوە خێزانەکەی ئاگدار کرد و خۆیان کۆ کردەوە بۆی دەرچن ماڵیان لەم کۆڵانەی ئەم دیوی ئێرەوەیە و بەڕێکەوتن بۆی دەرچن شار بەجێ بێڵن بەڵام بەداخەوە ژینگەی شار ئەوەنە ژەهراوی و پیس بوو بوو نالەبار بوو بەشی ئەوان و خێزانەکەی هیچ هەناسە نەما و هیچ ئۆکسسیجین نەما هاتن هەتا گەشتنە ئێرە لێرە دو هەناسەکانی ژیانیان کۆتایی پێهاتوو تەرمەی پیرۆزیان ئەلێرەدا بەجێما و گەڕانەوە بۆ بەردەم پەروەردگار لێرێ سپارت بەڵێ لێرە مایەوە تا دوایە ڕێکخراوە مرۆیەکان هاتن و تەرمەکەیان برد ئەسپەردەیان کرد گۆڕاوی بهشت بە ئینشاءالله خدا ببەخشێ هەموو شەهیدان ئەو هەموو شەهیدانی هەڵەبجە و گشت کورد و گشت شەیدانی مسلمانی جیان خۆش بێت و ئینشاڵا بە نیعمەتەکانی خۆی لە ڕۆژی دواییدا قەرەبوویان بۆ بکاتەوە ڕاستیژی تو هەر گەورێکی باژارێ هەلەبجە تو ڕاکە ji binê muheqaq zulüm wê bipejiqe mazlumiyet wê diyar bibe ji binê wî gevirî çunkî bajarekî yekser zalima dabû berxwe zulüm serda baran dibû û hemû ruhbera ji vê zulmê par girtibû heta dar devî ruhber heywan însan zarok nebat dîwar devî çiya hemû ji vê zulmê par girtibûn ji ber wê her bihostek wê bi rastî jî govwere ziman ancak karê zulma li ser xwe tarîf bike. آخ دبرخي لاویروس بیم داو دلنگ خوه دا جور دا هاتم بسر باجار حلب چدم دی کلوک و خانستو خوارم بسر جامی آده مدی قیزه خام بو که سر بخیلی زاوی دست بحن نفسا داوی ددن سوتک شوا درنای زاروک لبر پیسی را دایکا به رحمان کالو پیر بسر هفدا قلیان لاو آخلاو تدب آخر زمان تمام روح برا یک بی یک روح جاندان لاو تدب فرعون جنوب مصر هاتن سر تختان ويا ظلم أصحاب نقطة جنوب الرح شاخ ودان برخي أخذ برخي تماشاوانên hêja em li bajarê Helepçel mala şehîdekî em hatine mala şehîdekî rastî ne ya şehîdekî ye aîlake hemû şehîd bûne hew du kes li pêwan maye niha jî em hatin mexwest em wê malê ziyaret bikin kek hikmet û xwişka me Leyla Xan me anî vê malê rêberî kirin me anîn vê malê dayika malê xwişka Şînoxan li gel me ye ew diya wê bavê wê birayê wê xizmê wê hemû şehîd bûne ew û birakî xwe li heyatê maye hûn hez dikin ama bi kurtahî hes û ramanê wê em ê bisînin xwişka Şînoxan serê we sax be بەخێر بێن سێ چاو بە خێراتنتان دەگەم کەناڵە بە ڕێزەکەتان بە خێراتنی لەیلا خانیشەکەم hûn aîla we hemû şehîd bûn بەڵێ هەر من و خوشیەکەم لێرە ماوی du kesman بەڵێ لێرە temenê we çend bû dema got ew katê got kîmyabaran hat temenê we çend bû وەڵام من لە سێ ئیبتیدایی بووم îbtidayî ya serekê îbtidayî سەرەتایی بەڵێ temaşevanê nêja xwişka Şînoxan dibêje dema ew kîmyabaran ser bajêr dibarandin dibe şûm îlkokul birincî sinif yanî sereta yekemîn dibe ez û xwişka xweman li pêwan dibe çûm yê we hûn li kerê bûn ew kat ئەو خوشکەشم کەیسە ماوە لە ژیانە لێرێ ئەو کاتە هەشتا لەدایک بوو ئەمەنی هەشت مانگان بوو belê heşt mangan bûn ew ça بەڵێ belê مانگان بوو ئێستا ماوە بەڵام زۆری لاکە belê
ئایلاوە چەند کەس شەهید بوون خوشکاش وەڵایی دایکم لە کارە ساتەکە دوای 2008 باوکم مەر بەو کارە ساتە ڕۆی ساڵێک و چەند مانگێکە برایەکی تریشم مەر بەو کارە ساتە ڕۆی لە بەریتانیا تازە تەنمەکەیمانێ ناوێ خوشکە لە دەرەوەی وڵاتە یەکێکیان لە نەمسایە گومبووی هەڵەبجەیە لە کیمیابارانەکە گوم بووە تەمەنی و کاتە شەشی ابتیدایی بوو سەرەتایی ئێستا لە وڵاتی نەمسایە زۆر هیلاکە ویش لە جێگەیە نەخۆشخانەیە خوشکاشینۆخان شازدێ مانگی سێ هون چ هەست کرد وەڵا جا چی هەستێک بوو کەس چی هەستێک بوو ئێمە و کاتە هەمومان مناڵ بووین هەمومان ئەترساین تر کارەساتێکی زۆر دڵتەزێن و ناخۆش بوو بۆ هەموو هەڵەبجە بۆ هەموو جیان بۆ هەموو جیهان هەموو دنیای هێنایە سەر خەت بەڵامەکم ئەم گەڕەکەی ئێمە کەسی نەماوە هەمووی ئەم بەرەوبەر منتیقی عومەری خاوەر هەمووی تیاچووە هەر ئێمە ماوین ئێمەش هەمومان نەخۆشین ئێستا بەس خۆمەوەم خوشکەم لێرە ماوینتر ئایلەمان هەمووی تیاچوو ساڵێکە برایەکم ئێوە خۆش هەر بەو ڕووداوە برایەکی ترم لە ئەڵمانیایە ئێستا هەر لە چارەسەرەویش سەرێوەسا بە و گۆڕەوان بهشت بە خۆدا ببەخشینە و خۆدا زاڵمارە نەهێلەیە ئەف زولمکردن سەدام و عەلی حوسێن مەجید وانژی جەزای خۆکشان لە دنیایە جا کەسێک لە باتی ئەو هەموو قوربانیە کەسێک لە بری هەموو قوربانیە چی لە بابەتەکە ئاگۆڕێ هیچ شتێک لەو بابەتە ناگۆڕێ هەڵەبجە 10,000 بریندار کراوەتە قەرەبووی نەفەرێک چی لە بابەتەکە ئاگۆڕێ 5,000 بەرکەوت شەهید دراوە ئەو ڕۆژە خۆزگا بە خۆزگای خوا ئێمەش 5,000 و یەکەمی کەس بووینایە ئێمەش حەزمانەگەرە ئەو ڕۆژە تیابچوونایە ئەمە حاڵە ئێمەی وانتیا عیلاج و نەخۆشین و هەموو ڕۆژێ بڕۆ بۆ ئەوروپا و بێرەوە مناڵی نەخۆش و خوشکم نەخۆشە هەموو 2 ڕۆژە لە نەخۆشخانە دەرم کردووە ئێستا شەممە بە تەمان بیبن بۆ ئێران خزمێوەژی شەهید بوون کەسوکار جا هەڵەبجە هەمووی کەسوکاری یەکە دراوسێکەوە بێ خزم دە فەرقی چییە گەڕێکی ئێمە هەمووی هەر کەسێک خەڵکی شوێنێکە ئێستا لەم گەڕەکایە ئەم دیدی بەس دەم کۆڵانە بەس ئایلە ئێمەتیاین و یەک ماڵیکە تەنها خۆی ماوە ئەیتر هەمووی تیاچووە لەو کارە سادە خۆدا ببەخشینە خوشکە شنۆخان جارەکە دەم سەرساغیە ژوە وش هەموو خەڵقی هەلەبجە خوازن خۆدا ژۆرازی بە زۆر زۆر سپاس خۆدا ژۆرازی بەلێ تەماشاوانن هێژاوەکی هون دبینن یعنی خوشکە شنۆخان مەگۆ مەرڤێوە دبێ هەموو هەلەبجە مەرڤێمە بوو یعنی دبێ جیرانێمە ئەمەر خاوەر و یێدن و دبێ هەموو باژار دبێ برایمە بوون هەموەڵاتیێمە بوون دبێ فەرتونەیە ئایلاوێ هەموو شەهید بوون ئەو خوشکە مایە لژینێ شخوا دباژێر دەیێ ئایلێ شەهیدا تو نەبە تو پەیدا ناکە محەقق هەرج ئایلاکێ مرۆڤک دوو حتا هەنێک ئایلەش بینیدە هەموو شەهید بوونە وەکیل موزەخانەیەژی هات دیارکردن کە کەکرەمژی گۆ 37 کەس هەو یەکمانە یەک نەفەرمانە ژمالێوان بڕاستیژی یعنی لڤی باژارەی زولمێ مەرف حتا مەژیە هەندوور هەستیە خوا بەرمایە زلمێ مەرە حەز دکە جارەکە دێ لە باژارێ هەلەبجە سەرساغیە ژمالبات و هەموەڵاتیەوان و ژی هەموو گەلێ کورد و گەلێ مسلمان را خواست ئاخ دەبەرخێ بەرخێ دایکاتە پۆرکوڕ و ڕەبنەلاو لو ما دبيجم ربي نابينا هوارا مظلوم خدا دت پردن خيانه لو ما دبيجم ربي 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 نتو دزانی امجی مسلمان به کسو به خدا نجت پی به کسی کی منی نتو کو کان ظالم بقلینی کبری وان لسر کبرانه لی حیفا مجوا اهلینی آزادی کی خوش بو ما تمام امت دیگر کردا بشینی ربی آخر ربی 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 ربی
آخ